کەجەکەیش پەیامێکی ئاراستەی ئەو کۆبوونەوەی کەنەکە کرد کە ئەمڕۆ لە شاری کەرکووک دەستی پێکردبوو. پەیامی کەجەکە بۆ کۆبوونەوەی کەنەکە لە کەرکووک لەلایەن ئەندامی پەیوەندیەکانی دەرەوەی کەجەکە دکتۆر حسێن ئامەد خوێندرایەوە و تێیدا هاتبوو کە ئەو کۆبوونەوەیە بە نرخ دەزانن و هیوایان خواستووە کۆبوونەوەکە ببێتەوەی پێکهاتنی یەکێتیەکی دیموکراتی نەتەوەیی بۆ گەلی کورد. کەجەکە لە بەشێکی تری پەیامەکەیاندا ڕایانگەاندووە پاش شۆڕشی ڕۆژاوا و سەرکەوتن و تێکۆشان دژی چەتەکانی داعش هێرشی هێزە قۆڕخکارەکان زیاتریان کردووە. ئەو هێزانە وەک جاران هەموو ناکۆکی و کێشەکانیان وەلاوە ناوە بۆ دژایەتی دەستکەوتەکانی گەلی کورد ڕێکەوتون. ئەوەش مەترسیدارە، بەڵام ئەوەی کە مەترسیدارترە ئەوەیە کە هێزە کوردەکان یەکدەنگ نەبن و لێک دوور بکەونەوە. ئەگەر یەکێتی نەتەوەیی کورد پێک بێت سەرەتا ئازادی گەلی کورد دێتە ئاراوە و پاشان زۆر شتیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ. کەجەکە ڕوونیشان کردوێتەوە ئەو بیرروڕایە زۆر مەترسیدارە کە دەڵێ ئەگەر هێزێکی کوردی لەناو بچێت بە قازانجی هێزەکانی دیکە دەبێ. لە ڕاستیدا ئەو بیرروڕایە بە قازانجی هێزە قۆڕخکارەکانە و ویستی سەرەکی ئەوانیشە. ئەگەر هێزێکی کوردی لەناو بچێ هێزە قۆڕخکارەکان گەمارۆی هێزە کوردیەکانی دیکە دەدەن. لە دەرفەتی گونجاودا دەوڵەتی تورکی هێرش دەکاتە سەر باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانیش. بۆیە پێویستە کەیسی کورد کە کەیسێکی زۆر گەورەیە پارچە پارچە نەکرێ و یەکدەنگی کوردان بێتە ئاراوە. کەجەکە لە کۆتاییدا دووپاتیان کردوتەوە کە کۆبنەوەی فراوانی کەرکووک بۆ پێکێنانی یەکێتی نەتەوەیی و کۆنگرەی نەتەوەیی دەبێتە قۆناغێکی مێژوویی.